سڵاو بینەرانی NRT ئەمڕۆ لە بەرنمەیەکی نوێی دیالۆگ دێنەوە خزمەتتان لەسەر تەکلیفی ئەو دوو هاوڕێی کە لەگەڵ من لە خزمەتیان دانیشتم و جەنابی کاک سیروان ئەو بەرنمەی ئەمڕۆ من وەک عومەر عنایەت ئەندامی خولی پێشوی پەرلەمان بەڕێوەی دەبم لەگەڵ هاوڕێی بەڕێزم کاک ئەنوەر حسین ڕۆژنامەنووس و جەنابی کاک دکتۆر جعفەر مامۆستای زانکۆ ئەمڕۆ قسە دەکەین لەسەر هەندێک ئەو بابەتە هەنووکەیانێک کە ئێستا لە گۆڕێدایە بە تایبەتی بابەتی پرۆسی ئاشتی لە باکوور و لە ناوچەکە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان لەسەر ناوچەکە ئەو دەسانەی لە پشتیەوەن ئەو بڕیارە شاراوانەی کە لەوانەیە لە پشتی ئەم پرۆسەوە بن ئایا تا چەند کاریگەریان لەسەر هەرێمی کوردستان و ناوچەکە هەیە ئایندەی کورد بەرەوکوێچێ ئایا دەست پێشخەرەکەی عوڵا جەلان تا چەند بڕیاری خۆیەتی کاریگەریەکانی لەسەری ئایا بە تەواوی ئەمە ویست و ئیرادەی بەڕێز عوڵا و جەلانە ئایا تا چەند وەڵامەکەی پکەکە وەڵام دەرەوەی ئەو بانگاوازەی ئاشتیە بوو کە بەڕێز و جەلان داوای کردو کە پکەکە چەکدا بنی و خۆی هەڵبۆ شوێنێتەوە ئایا تا ئەم ساتە وەختی ئێمە تیا ئەژین حکوومەتی دەوڵەتی تورکیا تا چەند بەدەنگ ئەو بانگەوازەوە هاتووە تا چەند پەرچەکردداری هەبووە ئایا ڕاستە تۆ ئەکرێ گفتوگۆ بکەی لەگەڵ لایەنێکا کە وەک تیرۆریست ناوی بەریت و پێی وەک تیرۆریست پێی بڵی چەکانتان دابنێن بەڵام لە هەمان کاتیشا داوا بکەی کە داواکاریەکانی تۆ جێبەجێ بکە لە خزمەت هەردوو بەڕێز جەنابی کاک دکتۆر جعفەر و کاک ئەنوەر حسین ئەمڕۆ گفتوگویەکی تێروتە سەر ئەوەندەی پێمان بکراوت بۆی بچین ئێمە قسە لەسەرم باسەکەین یەکەم جارە چمە خزمەت جەنابی کاک دکتۆر بزانین ڕاو بۆ چوونی چۆنە ئایا کاک دکتۆر بەڕێی بەڕێزت ئەم پرۆسی ئاشتیە تا چەند کاریگەری هەیە تا چەند جێی باوەڕە تا چەند ئەتوانێت ئەم پرۆسەیە سەرکەوتوو بێ ئایا وەکو پرۆسەکانی تر خەنجەری لە پشتەوە نییە لەسەر دیومانە لەسەر ئەو بەتایبەتی سەرکردە کوردەکان ئایا کاریگەریکی جۆرە لە جۆرەکان لەسەر بەڕێز و جەلان نییە لە ناو زیندانە ئایا بە ویست و ئیرادەی خۆی ئەم قسانەی کردووە پێم خۆشە جەنابەت ڕاو بەچوونی خۆی سەر بابەتە زۆر سپاس سڵاو بۆ جەنابەت سڵاو بۆ کاگەنوەر سڵاو ڕێز بۆ بینەرانی NRT ڕاستیەکەی ئێمە دەزانین لە تورکیادا ئەمەی کە جەنابەت ئاماژەت پێدا کامەر لە تورکیادا ئەمە یەکەم جار نییە ینی پرۆسی ئاشتی یاخود بڵێن هەنگاوەکانی دەستپێکردنی پرۆسی ئاشتی لە نێوان دوستنەوە ڕزگاری خوازی گەلی کورد بەتایبەتر بڵێن نێوان پارتی کرێکارانی کوردستان و دەوڵەتی ناوەندی دەست پێکات ئەمە بۆ چەندەمین جارە ینی ئەم پرۆسەیە دێتە پێش بەپی قۆناغە جیاوازەکان ئێمە لە هەموو پرۆسەکانی ڕابردوودا بینیوانە کە هیچ یەکێک بەنەتیجە خود بە ئەنجامێکی پۆزتیڤ کۆتایی پێ نەهاتووە سەرجەمیان شکستیان خواردووە هێندێکیان ڕەنگە ئۆباڵەکەی پەیوەندی بە دەوڵەتی ناوەندەوە هەبێ و بەشێکی کەمی ئۆباڵەکەی تایبەتەوەی کە لە ساڵی 2012 بۆ 2015 ئەم پرۆسە سێ ساڵی کە پرۆسی ئاشتی نێوان تورکیا و سەردەمی ئاکەپە درێژەی کێشە تەمەنی لەوانتر زیاتر بوو ئەمە بەشێکی لە ئۆباڵەکەی دەکەوێتە ئەستۆی پەکەوە ئێمە هەمومان دەزانین ینی لەم ماوەیەدا لە ناوەڕاستی نەوەدەکانەوە کە سەردەمی ئۆزالەوە تاوەکو دەگاتە سەردەمی یەکی ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو کە باخچەلی بڵێن تەوقەیەک دەستی ئاشتی بۆ ناو پەرلەمان بۆ ئەندامانی هەدەفە درێژ دەکات دەمپارتی درێژ دەکات یانی ئەمە سەرەتای دەستپێکردنیان پرۆسەیە بوو تا ئەم چرکە ساتە ئێمە دەزانین زەمینەیەکی ئاشتی بەکردداری لە ناو تورکیادا ئامادەی نییە ینی تاوەکو ئێستا کە دەڵێن زەمینەیەکی تەواوی ئاشتی ناو تورکیادا ئامادەی نییە تەنها ئەوەی کە هەیە گوتاری دەسەڵاتە وە گوتاری بەشێک لە هێزەکانی ئۆپۆزیسیۆنە وە گوتاری ئەمە کە زۆرینەی کۆمەڵگەی تورکی پێک دەهێنن بەڵام دوجار ئەوەی کە پێویستە بۆ سەرخستنی هەر پرۆسەیەکی ئاشتی لە تورکیادا قسەی لەبارەوە بکرێ مەسەلەی هەموارکردنەوەی دەستوری تورکیا چکە بەبێ هەموارکردنەوەی دەستوری تورکیا زەحمەتە تۆ وەکو بوونێکی سیاسی و کۆمەڵایەتی وەکو بوونێکی جیاواز لە تورێک لە ناو تورکیادادان پێدا بنرێ ئەم دەستورە تۆی ڕەت کردوێتەوە زمان و کللتور و بوونی سیاسی و کۆمەڵی ڕەت کردوێتەوە واتە دان بە شتێک دانانێ بە ناوی کوردە وەکو ئیتنیک و وەکو نەتەوەیەکی جیاواز کاتێک ئەم جیاوازی قبول ناکرێتەوە هەر پرۆسی بچێ ناو هەر گەمەیەکی ئاشتیەوە بێگومان سەرنجام بە نەتیجە ئەگەر دەستکاری ئەم دەستورە نەکرێگە هەمواری ئەم دەستورە نەکرێ خودداگە یەکێک لە مەرجەکانی ناو پرۆسی ئاشتی دەستکاریکردن ئەم مادانەی دووست تاوەکو پێنجی دەستوری تاوەکو چواری دەستوری
دەستوری تورکیا نەبێت بێگومان بە نەتیجە ناگی بە ئەنجامێکی زۆر دڵخۆشکەر و باش ئەمە ئەو قسانە دەکەم مانای ئەوە نییە کە نابێت بچێ ناو پرۆسەکەەوە نابێت دەست پێ بکەیت نابێت دەستی ئاشتی درێژ بکەیت نابێت لەسەر مێزی گفتوگۆ دابنیشی دەشێ گفتوگۆکردن بریتی بێت لەوەی کە سەر بچێشێ بۆ مەسلەی دەستکاریکردن و هەموارکردنەوەی دەستوری چکە بەدڵنیاییەوە ئەمە جگە لەوەی ئەردۆگان خۆی لە ئێستادا یەکێک لە ئامانجەکانی پشتی ئەم دانوستانان یاخود ئەم گفتوگۆی ئاشتێکی ئێستا دەستی پێکردووە بریتە لە مەسلەی خەون بینین بە هەموارکردنەوەی جارێکی تری دەستور بۆی کەوا بتوانێت زەمانەتی خولێکی تری سەرۆکایەتی کۆمار بۆ خۆی مسۆگەر بکاتەوە دەوێت ئەم مادەیە دەستکاری بکات و لە بەرامبەر دەستکاریکردنی ئەو مادە دەوێت دەنجی کورد بەدەست بێنێ کاتێک کە ئەمە جۆرێک لە پێداویستی هەیە پێداویستی دوولایەنە هەم ئەردۆگان و ئاکەپە پێویستیان بە کوردە لە دەنجی کوردان چکە بۆ هەموارکردنەوەی دەستور ئێمە دەزانین دەبێت 50 زایدێک هەبێت وەکو ڕاپرسی و لە ناو پەرلەمانیش دەبێت دوو لە سەرسی پەرلەمانتاران دەنجی پەرلەمان بەرز بێن ئەنجا تۆ توانین مادەیەکی دەستوری هەموار بکەیەوە بۆ ئەمە ئەردۆگان پێویستی بە دەنجی کوردە ناو پەرلەمان و بۆ ڕاپرسیەکەش لە ئاستی جەماوەریدا پێویستی بە کورد دەبێت ئیدی لێرەدا دەشێت کورد دەست بۆ هێندشتی تر درێژکە کە چۆن دەڵێ مافە نەتەوەیەکانی مافە کللتوریەکانی بۆم سۆگەتەکە ئەوش بریتێ لە هەموارکردنی ئەو مادانەی دەستور کە وەکو مادەی قەدەغەکرا و دەست بۆ نەبرا و ئاماژیان پێکراوە ناو دەستوری تورکیادا. زۆر سپاس کاک دکتۆر ئێمەوە خزمەت جەناب ئینشاءالله کاگەنوەر بە بۆچوونی بەڕێز تا چەند مەسەن لەگەل لە بانگاوازەکەی و جارانە لە کۆتایەکەدا ئەڵێ من هەموو بەرپرسیاری تێ لە ئەستۆوەگرم بە بۆچوونی جەناب پشتبەستن بەچی وەجاران ئەم قسەی ئەکا ئەڵێ من هەموو بە پرسیاتی لە ئەستۆگرەمە زۆر قسێکی زۆر گەورەیە ئایا ئینسانێک ماوەی 25 ساڵ لە زیندان بێ لە زیندانی کێش لە زیندانی دەسەڵاتی وەکو دەسەڵاتی تورکیا کە هیچ باوەڕی وەکو جەنابی کاکتۆرتی باوەڕی بە کورد نییە بە هیچ جۆرێ دان باوانە نێ کورد وەکو میلەت حتا وەکو ئەوەی ئەردۆگان وتی ئەگەر لە ئەفریقاش دەوڵەتێکی کوردی دروست بێ من لێرەوە دژایەتی یەکەم بە کوردی بە هیچ جۆرێ دان بە بوونی کورد و نەتەوەی کورد و زمانی کورد و کولتوری کوردانە نێ بەڵام لە هەمان کاتە ئەو جالان لەسەر چ بنەمایە چ کاریگەرێکی لەسەر ئایا بە هەموو بڵێن قیوای عقلی خۆیەوە توانای عقلی خۆیەوە بە هەموو ئیدراک و فامی خۆیەوە بە توانای خۆیەوە بەبێ هیچ شتێکی لە دەست دابێ بە ئیرادەی خۆی ئەم قسەی کردووە پێم خۆشە سەرنجی جەناب وڵا کاکمەر زۆر سپاس بۆ جەناب و بۆ دکتۆریش وڵای کاکمەرم پرسیارە زۆر جددیەوە لە ناو ڕاگەیانەکەشی لە ڕێو ڕاگەیانەکەی ئۆجارانی شاجگەلەوەی کە باسی مێژووی پەکەکە و خەبات کۆشانی پەکەکە و ڕۆڵی دیموکراسی و ڕۆڵی ڕێکخراوە مەدەنیەکان و باسی تاریخی کورد ئەم قسەیە زۆر مهم بوو کە من هەموو ئەو بەرپرسیارەتە مێژوویە ئەخەمە سەرشانی خۆم گرنگترین تقریبا پاراگراف تێ ئەوە بوو گرنگترین پاراگرافی پۆزتیڤ ئەوە بوو و گرنگترین خاڵی نێگەتیفی ناو ڕاگەیانەکەشی ئەوەی کە پەکە چەک دابنێ و خۆی هەڵۆشێنێتەوە هەردوو ئەم لایەنە بەڕاستی دیوی مثبەت و منفیان هەبوو. لە ڕاستیە کاک ئۆجالان پێشەوەی کە بە نظری من پێشەوەی ئەم قسەیەش بڵێ لە پێش بەرنامەکەش بۆ جەنابتانم باس کرد لە بەرگری نامەکەی بۆ دادگای یەکێتی ئەوروپا بە نەمای مانیفستۆ شارستانی دیموکراتی کوردستانیش ئەم بەحسانەی باس کردووە و جەختی زۆر کردوێتەوە لەسەر ڕۆڵی ئاشتی و لە پێکهاتن لەگەڵ تورکیا. بنظری من ئۆجالان باوەڕی وایە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەری ئیسرائیل و 8 دیسەمبەر و ئەوانە بە تایبەتی تر لەم 3-4 جارێک کە دەمپارتی سەردانیان کردووە یا هەلومەرجەکە تەواو گۆڕاوە و تورکیا گەشتۆتە ئەو قەناعەتێک کە پرسی کورد چارەسەر بکە بۆیە عەبدوڵڵا ئۆجالان پێم وایە زۆر جددیە بە تەسەووری بەڕێز ئەو گرنتێکی بە پەنهانی پێدرابێ پێم وانە بەڕاستی ئەوی کە دکتۆری ژووتی تورکیا جێگای زەمانەت و گرنتی پێدانی نییە و ویستم ئەوە تاواوکەم کاکومەر ئۆجالان ئەو هەموو لەو کتێبەی خۆشیە هەموو هەلومەرجە ناوچەیەکان و هەلومەرجە نێودەوڵەتیەکان و ئاڵوگۆڕە تازەکانی دنیای لێکداوەتەوە لەنا ئەو کتێبەیە ئەو بۆ معلومات ساڵی 2010 ئەو کتێبەی نووسیوە لەوێ هەموو ئەو هەلومەرجە ناوچەی و نێودەوڵەتیانە و پرسی کوردی ئەگەرەکانی ئاشتی و ئەگەرەکانی شەڕ و ڕۆڵ تێکشکاندنی ڕۆڵی محوەری تورکیا و ئێران و هەژمون و هەیمەنەی سەر لە نوێی ئیسرائیل هەموو لە ئەو کتێبەیە باس کردووە 15 ساڵ پێش ئێستا بۆیە بە نظری من ئەو قسەیەشی لەو نەتیجە بمبورە یەکشتی تێ هەڵێ ئەگەر
تووشیا خۆی چارەسەری قەزیەکە نەکە ئیسرائیل تەدەخلی ڕێک وایە ئەڵێ ئەوەش درێژەشی پێدا کە ئێمە ڕۆڵی لەمە دوای ئەمریکا و یەکێتی ئەوروپا و کورد و ئیسرائیل محورێکە بن ئەگەر تورکیا پرسی چارەسەرکردنەکە بۆیە وتم ئەو قسەی جەنابیشت لەوە سەرچاوی گرتووە لەو تێڕوانینەیەوە لەو عەقیدەیەوە بەڵام وەکو تۆش وتت ینی ئیمکانیشی هەیە ئینسانێک 26 ساڵە لە زیندانە لە سزنێکی ئینفرادی ئەوە ئەوش چەند ساڵێکە کۆمەڵی کەناڵی محەدەدی لە بەردەستایە پێم وایە دەستگای میت زۆر بە گەورەی کاری لەسەر کردو بەڵام ئەمە هیچ لە ڕۆڵی ئەبڵا ئۆجالان کەم ناکاتەوە کاک عوسمان کاک عومەرکە پێی وایە مەسەڵەن پرسی کورد دەبێت چارەسەر بکرێەوە ئینسانێکی بە عەزمەوە لە زیندانە خۆی ڕاگرتووە و خۆشی وتوێتی هیچم نایە بخۆم من پێویستە پرسی چارەسەر پرسی کورد چارەسەر بکرێ بۆیە پێم وایە هەموو قسەکانی ئەبێ مەسەڵەن ئینسان بەستایشەوە ڕێزی لێ بگرێ بە دلیلی ئەوەی کاک عومەر ئەنی ئینسانی 26 ساڵ لە زیندانە ینی ئێمە لە دەرەوە هەندێک قساکەین بەسم ئەم هەرم سەر مێزەنی خەڵکی تر لە دەرەوە ئەم قسەیەکە بەڵام تەحسیل حاصلەکە مەسەڵەن پرسی کورد بە شەڕ چارەسەر نابێ و خۆشتان نەزانن لە 1970 کە پەکە دروست بوو 1984 شەڕی چەکداری ڕاگەیاندووە تورکیا لەو کاتەوە تا ئێستا بەردەوام مەڵەپەکە لە ناوە بە مەسەلەن لە ئەنوا ئۆپراسیۆنی زەبەلاح و گەورەی دەوڵەت بۆ چانی یەک و دوو چنگی هەڵە و چنگی قفڵ و بەهاری نازانم ئازادی و هەموو ئەم ئۆپراسیۆنانە یەک لە دوایە تا ئەم ساتانش نەیتوانی ئۆپەکە کۆتایی پێبێنێ بەڵام بە نەزەری من ئەوەیە کە ئێستا ئەبڵاوەجارانەوەی لەسەر شانێتی ئەنجامی داوە بەڵام وەکو هەندێک لە چاودێران ئەڵێن ئەو ئەبڵاوەجاران قسەی خۆی کرد داوای پرسی ئاشتیەکە و کۆمەلگای نێودەوڵەتی پێشوازی لەم کارەکە بەڵام قسەکەوەیە پەکەکەش قبوڵی کردووە پەکەکە بەڕەسمی ڕایگەیاندووە کە هەرچەندە بەبێ ئازادبوونی ئۆجالان بێبەر بەشداریکردنی لە کۆنگرەکەیە و بەبێ ئەو داوایانی ئەوانیانوێت چەکدانان ناتوانێت حەلی کێشەی کورکە و هەڵۆشانەوەی پەکە ناتوانێت پرسەکە چارەسەرکە بەڵام ئێستا ئەم دوولایانە ئەوەی کە لەسەر شانیانە تا ڕادەیەکی زۆر ئەنجامیان داوە کە هەرچەندە بە نەزەری من خلافەیە لەناو قەندیل لەناو پارتی کرێکارانی کوردستان مخالیف و مؤەید و باڵی وەسەتی هەیە ئێستا بەڵام قسەکەوێت تورکیا ئەبێت چی بکە ئەسلی بەرپرسیارەتەکەی ئێستا کەوتۆتە سەرشانی تورکیا کە تورکیا ئەبێ لەم بارەیە هەنگاو بنێ اینجا هەنگاونانەکانی بەڕاستی ئەمان هێشتا ئێمە شایەدی ئەوەین کە تورکیایەگە ناسین کە بە درێژایی تاریخی ئیمپراتۆرەتی عوسمانی دوای لە دروستبوونی دەوڵەتی تازای ئەتاتورکەوە دەوڵەتێکی بەڕاستی هیچ درێغی نەکردو لە جینۆساید و قەتڵ و ئامی گەلی کورد بەڵام ئێستا کە پرۆسەکە هەنگاوی بۆ ناوە ئێمە زۆرتر چاوەڕێەوەین تورکیا ئاخۆ ئەتوانێ چی هەنگاوێکی جدی بنێ ینی لانی کەم ئێستا سەرەتا ئەبێ ئەبڵاوەجالان لە زیندان بێنێتە دەرەوە خۆیان دەڵێن لە ماڵێکی لە ئەستەمبول دەست بە سەرکراودایانین یانلانی کەم سەلاحەدین دەمیرتاش 11-12 هزار ئەندامی کەچەدەکە لە باکوور گیراون ئەو هەموو شەر و شارانێنە کە قیومیان بۆ دانراوە و دوێنێ شەڕێکی سەخت بۆ لە زاب لە بینی تورکیا و پەکەکە مەسەلەن دوێنێ بردومانی ڕۆژاوای کوردستانەکە ئەم قسان بەردەوامیش ئەردۆگان ئەگەر ببینی کاگومەر لە پرس کۆنفرانسەکانیان بەردەوام هەڕەشاکە تا ئەوی کە دەستی ئاشتی درێژکە و ئەگەر لەمە هەر بۆ عیبارەتەڵێ ئەگەر چەکدانێنین بە چەکانتان ئەتەنی باشە ینی کاگومەر پرۆسی ئاشتی نییە لە ڕاستیانە ئاشتی بسەپێنە بەکوردەتی تەسلیم بوونەکە زۆر ئەمە لە ڕاستی جەناب دوایە پرۆسی ئاشتی نییە ببوورە کاگەنەوە دێمەوە لای جەناب سپاس دەکەم من پێم خۆشە هەر هەندێک سەرنجی خۆم بڵێم هەندێ لە هاوڕێیان لەو نووسەر و لەو ڕووناک بیرانەی کە لە هەرێمی کوردستان و لەسەر ئاستی تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیەوانە هەیە زۆر کەس باس دەوەکە کە ئێستا ئەم بە کوردەکەی لە ساڵی 1970ەوە لە 1984ەوە کە هەیە شەڕی چەکداری لە نێوان پەکە شەڕی دەست پێ کرد و بەرامبەر بە حکومەتی تورکیا هەر لە ئەساسا ئەم شەڕە هەڵە بووە و وایە هەر بە دیالۆگ و بە گفتوگۆ لەگەڵ تورکیا ئەم بابەتە حل بکرێ بابەتی کێشەی کورد ئاریشەی کورد لە تورکیا حل بکرایە ئەمە هەندێک خەڵک لەم بابەتە بووە من بە بۆچوونی خۆم وایە ئەمەی ئەمڕۆ ئەیبینین دەرەنجامی ئەو خەباتەیە کە گەریلا لە ساڵی 1984 و دەستی پێکردووە لە یەکەم تەقەکردن بەرامبەر بە هێزە داگیرکارەکانی تورکیا کردوێتی تا ئەمڕۆزە ئەگەر ئەو شەڕ و ئەو خەباتەی گەریلا و قوربانی دانە نەبووە
بە هیچ کە بۆتە هەتا بۆتە قوڵایەکی استراتیجی بۆ هەرێمی کوردستانیش بۆ ڕۆژهەڵاتیش بۆ باشووریش ئەگەر ئەوان نەبوونایە بە هیچ جۆرێ حکوومەتی تورکیا و دەسەڵاتدارانی تورکیا دەوڵەت باقچەلی و هەروە ئەردۆگانیش بە هیچ جۆرە نهاتنە پای ئەوەی ئێستاکێ بێن بە جۆرە لە جۆرە هەرچەند تا ئێستاش نەهاتوون تا ئێستاش ئەوان وەکو خەڵک کاکە وەکو تیرۆریست ئێوە چەکانتان دابنێن کۆمەڵی تیرۆریستن تا ئێستاش مەسیریان دیار نییە مەسیری قیادەکانیان دیار نییە بۆچی ئەڕۆن چ دەکەن چ ناکەن ئایا دێنە کوردستان دێنە ئەوروپا لەوێ شویان بریان بکرەوە ئێمە ئەوەی دیومانە لە بەدرێژایی مێژوو لە مفاوەزاتەکانە کە لە هەرێمی کوردستان ئێمە خبرێکی باشمانەیە لە وتوێژانی کە لە بنێوان حکوومەتی داگیرگەرەکانی عێراق و لەگەڵ بڵێن شۆڕشەیەکانی کوردستان ڕوویداوە وەفدێ لێرە ڕۆشت و وەفدێک لەوێ هاتووە مێزیە دروست بووە حتا جاری هەرێمە خەندێک لە وتوێژکەرەکان وانەی ڤێتنام داوای مێزی خڕیان کردووە لە حکوومەتی ئەمریکا توانێ ئێمە لەگەڵ مێزێدا نانیشین تۆ ئێوە لەسەر ڕۆبن و ئێوە لە خوارەوە بین تەنانەتوان نایەنەوە ئوتێلش وتێلێکیان بۆ گرتوون کە بچن تیا ئیسراحەتکەن ڤێتنامیەکان توانێ ئێمە تا ئەو لەحزەی ئێوە ئینێمی و دژمنی ئێمە بن ئێمە ناچینە ئوتێلەکەوە لەگەڵ برادێکی خۆمانەیە قسمی لا قسمی داخلی چیندا ئەو داگشین بەڵام زۆر بەداخەوە تا ئێستا ئەم جەوە نەخولقاوە ئەم تەنها دەستپێشخەریەکەی یەکتەرەفەیە تەنها لە تەرەفی ئۆجالان بەڕێز ئۆجالانەوەیە تەرەفی حکوومەتی تورکیا وەکو ئەردۆگان باس ئەکا ئەڵێ کاکە ئەگەر ڕێگەم ئەگەر تەسلیم نەبن بەچەکانەوە ئەتان نێژین تقریبا قسەکەی واگەێنێ ئایا کاک دکتۆر بەڕێی بەڕێزت کاریگەری دەوڵەتی ئێران ئێرانیش لە ناو معادلەکە هەیە تا چەند کاریگەری هێوەیە لە چۆن کاتی خۆی حکوومەتی تورکیا کاریگەری لەسەر حکوومەتی عێراق هەبوو نەیهێژ مفاوەزاتی ساڵی 1984 یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و حکوومەتی عێراقی سەر بکەوێ فشاری کردە سەر حکوومەتی عێراقی ئایا تا چەند حکوومەتی ئێرانی جمهوری ئیسلامی ئێران کاریگەری لەسەر پەکەکە ئەبێت ڕێگەنەدا زیاتر بەرەو پێش بچێ ئەو توێژە بەرەو بچێ و ئایا تا چەند حکوومەتی تورکیا وەڵام دەرەوەی ئەو بانگەوازەی ئۆجالانە بێ و هەروە وەڵام دەرەوەی ئەو وەڵامەی قەندی لە بێ کە وەڵامی ئۆجالانن داوەتەوە کە ئەبێ ئۆجالان ئازاد بکرێ و بێتەوە خۆی کۆنگرەکە بجێڕێ و خۆشی بڕیار لەسەر هەڵۆشانەوەی هەڵۆنەشانەوەی و چەکدانانی هێزەکانی گەری لا بکە. ڕاستی ئێران دەوڵەتێکی بەهێزی ناوچەکە بووە تا ئەو کاتێک کە بەشێک لەو کۆپانێک کە لە لوبنان و لە سووریا و لە ئێمن کەمێت تا ئەندازەیەک بەڕاستی پاشەکشیان پێکردو لە عراقیش تا ئەندازەیەک کۆیان کردوێتەوە ینی ئێران تا ئەو کاتە یەکێک بوو لە وڵاتانی کە تەنها بریتی نەبوو لە چۆن دەڵێ لە بواری سیاسی و جوگرافیەوە مامەڵەی لەگەڵ بکرێ بەڵکو بریتی بوو لە محورێک ئێران لەوە ترازا بوو بە تەنها لە مامەڵە لەگەڵ تاران بکرێت دەبواە لەگەڵ سەنعاش و لەگەڵ بەیروتیش و لەگەڵ دیمەشقیش و لەگەڵ بەغداش مامەڵە بکرێت ئەوانە هەمووی تا ئەندازەیەکی زۆر ینی لە درێژکراوەی سیاست و ئەجەندای سیاسی و ئایدیۆلۆژیای دەوڵەتی ناوەندی ئێران بوون. ئێران لە ئێستادا ئەم هێز و ئەم ڕۆڵە محوەری تا ئەندازەیەکی گەورە لە دەستداوە لە دوای کەوتنی سووریاوە بەڵێ بەتەکید من بەبستم زیاترەوە بەتەکید کاریگەری هەیە لەسەر هەموو جوڵەیەکی پەکەکە و یەکێکە لەوانەیە کە بەڕاستی ئەمە شتێک شاراوە نییە لە پشتیوانی ئێران پشتیوانی پەککە دەکات لە بەرامبەر تورکیادا وەکو چۆن سووریا پشتیوانی کردووە ئەمە بەشێکی لەوەی کە پەکەکە کاریشی عەقڵانی کردووە عەبدوڵڵا ئۆجەلان کاریشی ژیرانی کردووە لە ڕووی سیاسیەوە کە پەیامێکی ئاشتی ڕاگەیاندووە بریتە لەوەی کە پەککە بەڕاستی بەشێک لە دۆستەکانی لەدەستداوە هەم دیمەشقی لەدەستداوە هەم ئێران تا ئەندازەیەکی گەورە ئێرانە هێز و قووەتەی جارانی نییە لە ململانی سیاسی و یەکلاکردنەوەی ململانەکان ناوچەکەدا ململانی هێز لە ناوچەکەدا بێتە خاڵی لاوازی بەڵێ بەتەکید وەکو تورکیاش ئەمە ئەگەر قسەی لەسەر بکەین تورکیاش خاڵی لاوازی بەڕاستی زۆرە بە هەموو هێزی خۆشیەوە خاڵی لاوازی زۆر ینی لە قبولکردنی کوردەوە نییە هێندەی ڕەنگە لە لاوازیەوە بێ کە دەستی ئاشتی بۆ کورد درێژ دەکات چکە کۆمەڵێ خاڵی لاوازیش لە ناو تورکیا لە سیاسەتی دەوڵەتی کاریگەری ئێران بەڕاستی لە ئێستادا دەشێ بۆ پێشم وایە هەر ئەوە دەکات ئێران یەکێکە لەو کارکتەرە سیاسیانەی لە ناوچەکەدا دەشێ یاری بەم کارتانە بکات تا ئەندازەیەکی گەورە دەشێت من پێم وانە بتوانێت کاریگەری قورس بکاتە سەر کۆی ناوەندی بڕیاری پەکەکە بەڵام بە دووری نازانم بەشێک لە پەکەکە بچنە ژێر کاریگەری سیاست و ئەجەندای ئێرانیەوە واتە هەمویان بەو پەیامەی ئۆجەلان دقیق وەکو خۆی ڕازی نەبن چکە هەر لە ڕاگەیانەکەی پەکەکەش کە ڕاگەیانەکەی قەندیلیش ئەگەر بڵێن لە وەڵامی پەیامەکەی ئۆجەلاندا
تا ئەندازەیەک هێندێ مەرجی زیاد کردووە بۆ پەیامەکە لەسەر مەسەلەی چەکدانان لەسەر مەسەلەی کۆنگرە بۆ نمونە عەبدوڵڵا ئۆجەلان کارێکی زۆر باشی کردووە کە دەڵێ کۆنگرە بکرێ بڕیاری هەڵوەشانەوە بدەن ئەمە ناڵێ پەکەکە هەڵوەشێتەوە چەک فڕێ بدە دەڵێ لە کۆنگرەیەکدا ئەم بڕیارە بدەن چێ کۆنگرە بکە قەندیل ئەم کۆنگرەیە بکە و خۆیان سەرپەرشتی ئەم کۆنگرەیە بکەن ڕاگەیانەکەی پەکەکە لە قەندیل ئیزافاتی بۆ ئەمە هەیە دەڵێ مەرج دادنین ئێمە عەبدوڵڵا ئۆجەلان وەکو بوونێکی ئازاد خۆی وەکو ڕێبەر ئاپۆ بێ سەرپەرشتی کۆنگرەکە بکات و کۆنگرەکە بڕێوە بات بۆ ئەوەی بە ئازادی ئینسانی ئازاد دەتوانێت بڕیار نەک ئینسانێکی زیندانی ئەمە پەیامە بۆ ئەنقەرە کە دەبێت لە بەرامبەر چەکدانان و خۆ هەڵوەشانەوەی ئێمەدا ئێوە دەبێت ئاپۆ ئازاد بکرێت لە زیندان بێتە دەرێت جەستەیەکی ئازاد بێ بوونێکی ئازاد بێ اینجا ئەمە ینی ملبانەیەک هەیە لێرەدا هەم تورکیا دەوێت تا ئەندازەیەک ئیسیفادە لە پێی بەرژەوەندەکانی خۆی لە پەکەکە بێتە پێش هەم ئێران دەوێت بە پێی مەساڵیحەکانی خۆی یاری لەسەر ئەمە بکات بێگومان عراقیژی لەم یاریدا بە دوور نابێت و وڵاتانی تریش تا ئەندازەیەک لە ناو یاریەکەدا ئامادەبوونیان هەیە کاک عومەر یعنی هیچ یاریەک لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ناکرێت تایبەت ئەو وڵاتانی کە کوردیان بەسەردا دابەش کراوە هیچ کاتێک کورد لە ناو گەمەی ململانەی ئاشتی و شەڕدا بەبێ ئەوە نەبووە کە دەوڵەتانی دەوروبەر وەکو کارتێک مامەڵیان لەگەڵ کرد بێ هەم زۆربەی کاتیش لەسەر مێزی گفتو گۆشتەکانمان دۆڕانەوە بەڵام ئیدی مەرج نییە ئێمە لە ئێستادا کە پرۆسەیەکی ئاشتی هاتوۆتە پێشێ من تەسەوەر ناکەم بەو ئەندازەیە بێ کە تورکیا هەموو شتێک دەباتەوە بە نەتیجە ئێمە بە دۆڕاوی دەینە دەرچکە هێشتا زۆر بۆ بڕیاردان لەمە دەشێت تۆ ئەگەر بکرێ جەوهری پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلانیش بەڕاستی تا ئەندازەیەکی گەورە لەوەدا خۆی کۆ کردەوەتەوە کە بریتە لە گواستنەوەی خەبات یاخود گواستنەوەی خەباتی چەکداری ململانەی چەکداری بۆ ململانەیەکی یاسایی سیاسی دەستوری پەرلەمانی واتە تۆ لەبری ئەوەی وەکو هێزێکی قەدەخڕکراوی تیرۆریست لەسەر ئاسی دنیا بناسرەی لە ڕووی قانونیەوە دانت پێدا بنێ بێ لە ناوەوەی تورکیادا خەباتی سیاسی و مەدەنی بکەین ئەمە هەنگاوێکی ئێجگار گەورە دەبێ و دەستکەوتێکی ئێجگار گەورە دەبێ بۆ تەواوی بستنەوە ڕزگاری خوازی گەلی کورد تایبەت بۆ باکووری کوردستان کە بە درێژای 41 ساڵی خەباتی چەکداری بەکە نەیتوانێت ئەو بەرز بێنێت ئەچمەوە لای جەنابی کاگەنۆر و من بۆ خۆم هەندێک سەرنجیم هەیە لەسەر دوای 7 ئۆکتۆبر و کارەساتی غەزە و وێرانبوونی غەزە و جنوبی لوبنان و باڵادەستی ئیسرائیل و تەنانەت ئەمریکا ئێستا داوای ئەوە کە غەزە داگیر بکات و غەزە خۆی ئاوادانی بکاتەوە و جنوبی لوبنان بە جۆرێ لە جۆرەکان دەستی وەکو کاک دوکتۆر فەرمووی دەستی ئێرانی لێبڕاوە و بە تەواوی حیزبوڵڵا زەعیف بووە بمانێ و نەمانەوێ حەماسیش هەر زەعیف بووە ئێستا ئەو گۆڕانکانێنەی کە لە ناوچەکەیە ئەمە هۆکاری سەرەکیە بە بۆچوونی من کە دەوڵەت باخچەلی دەست ئەبا تەوقە لەگەڵ ئەندامانی دەم پارتی ئەکا لە ناو پەرلەمانی تورکیا و تەوقەیان لەگەڵ ئاکاو کە نەژات پەرستین کەسی تورکەکانە دەکەن بوو ئەمە وای لێ کردووە کە لەوە ئەترسن جوگرافیای ناوچەکە بگۆڕێ و بە جۆرێک لە جۆرەکان تورکیا بچووک ببێتەوە کورد لە قاوارێکی ترا خۆی بینێتەوە کورد ببێتە ئەو ژمارەیە کە تورک و عەرەب و بڵێن ڕێژێمەکانن ڕژێمی تورکیا و عێراق و سووریا و ئێران لێ ترسن ئایا هۆکە بە بۆچوونی من هۆکاری سەرەکی لە پشت ئەو دەست پێشخەریەوە کە دەوڵەت باخچەلی کردوێتی ووایان کردووە بە نهێنی تەوان وەکو ئێستا باسەکرێت کە بە نهێنی ماوەی ساڵێکە لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان چوونەتە زیندان بۆ لای و قسەیانەوە تەنانەت قسە لەسەر ئەوەش هەیە کە ئەردۆگان خۆیشی و دەوڵەت باخچەلیش چەند جارێک ئایا چوونە لای یا بردوێتیان بۆ لایەن عەبدوڵڵا ئۆجەلان دیبێت ئایا بەڕێزت کاریگەری ناوچەکە ئەمریکا ئیسرائیل ئێران هەموو منتیقەکە سعودیە ئەمانە کاریگەریان چۆنە و ئایا تەوەقع ئەکرێت جوگرافیای ناوچەکە بگۆڕێ یان کاگومەر یەکەم تورکیا بۆ ئەم کارەی کرد لەو هەلومەرجەیە بۆ خۆتان نەزانن 1990 ڕێکەوتنی ئاشتی هاتە کارەیە لە نێوان ئۆزال و پەکەکە بە حوزوری جەنابی مام جەلال دوجار کە بە کوشتنی ئۆزال پرۆسەکە کۆتایی پێ هات ئەوە حاڵەتێک بوو خۆتان نەزانن و دوای شەمدین ساکی هات کۆمەڵە سەربازی بێچەکی کوشت و پرۆسەکە کۆتایی پێات و لە 2010 دیسان پرۆسەکە دەستی پێ کردەوە پەکە ئاگربەسی ڕاگەیان و عەدو 6 مانگ ئاگربەس ڕاگەیانێ سەری نەگرت لە 2013 لە ئۆسلۆ بە ئاگاداری نەرویجەکان ئەو پرۆسەیە جارێشکە هاتەکایەوە سەری 2019 بە ئاگاداری نێچیروان بەرزانی خەریب و پرۆسەکە دیسانە چۆ بواری جێبەجێکردن بەڵام کوشتنی یەکێ لە کارمەندانی قونسوڵگەریی تورکیا لە کافترەی هۆقەباز پرۆسەی کۆتایی پێنا بارحا ئێستا بە نظری من تورکیایەک بە تایبەتی باخچەلیەکی
شۆڤێنی نەژاد پەرست ئەم مڕونەت و تۆلێرانسیتیان ڕووەدا بە نظری من و ئەم قەتڵ و ئامەی کە ئەردۆگان لە ماوەی 20 ساڵی حکومەکەی خۆیان کردوێتی دوو هۆکارە یەکیانەوەی کە جەنابەت باس کرد تورکیا ئازانێ ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و 8 دیسەمبەر کاریگەری لەسەر ناوچەکە هەیە و نەخشەی جوگرافی و سیاسی و هەژمونی هێزەکانی تەواو گۆڕیوە یەکەم بە تێکشکاندنی ڕۆڵی میحوەری و هیلالی شیعی کۆماری ئیسلامی ئێران لە جنوبی لوبنان و سووریا و چاوەڕانەکە لە عێراقیش ئەوە خاڵێکە و ئەم ڕۆڵە میحوەری وەکوتم عەبدوڵڵاوەجالان لە مانیفستۆ شارستانەی دیموکراتی کوردستان باسی یەکا کە ئەم ڕۆڵە لە تورکیا و ئێران وەرەگیرێتەوە ئەدرێ بە ئیسرائیل و عەرەبستانی سەعودی ئەمە ئێستا هەموو عینەکانی دەرچووە ینی سەرەتاکانی ئەبین ئەو خاڵی یەکەمە کە و دوێنێش بخۆتان پێش بەرنامەکە قسەمان کرد دوێنێ ئاردۆگان لە دیداری لەگەڵ باڵیۆزەکانی یەکێتی ئەوروپا کە بۆ میوانداری بۆ بەربانگ بانگی کردبوون ئەڵێ پێیان ئەڵێ ئەو دەمە ڕۆی وەکو جەنگی جیهانی یەکەم و دووەم بتانێ منتقەکە سەر لە نوێدا بڕێژنەوە بە ئارەزی خۆت ئەمە گرنگترین خاڵە بە نەزەری من کە تورکیا لەم ماوەیە ئەهێنەوەی با ئەم قسەیە بکە ترسی هەیە و خاڵی دووەمیش کاگومەرەوەیە کە ئەردۆگان و ئەکەپا وەکو دکتۆری ژوتی 2028 کە نیازی هەڵبژاردن و گۆڕینی دەستوریان هەیە ئەیانەوێ ئەو کاتە لەژێر پێی جەهەپە دەرهێنن جاپا ئەترسن جاپا ئەم کارە بکە ئەمە بە نظری من تایرە بەڵام قسەکەەوەیە کە کاک عومەر مەسەلەن ڕۆڵی ئێران و رووسیا بە تایبەتی کە کاریگەری گەورەیان بەسەر باڵی ڕاستی چەپیپەکەەوە هەیە زۆر کاریگەری هەیە هەر بۆیە هەشتی شوبات هەشتی مانگی پێشوو ئیبراهیم کاڵنی سەرۆکی دەستگای چوبوت ئێران لەگەڵ ئەحمەدیانی ڕایۆشکاری خامنەئی و لەگەڵ وەزیری ئیطلاعاتی ئێران دانیشت لەو دانیشتنەیە پرسی سەرەکییان پرسی پەکەکە بوو و قسەکەەوە بوو جگە لە پرسە گشتێکە دوسێ خاڵ باس کراوە یەکیانەوەیە کە ئیبراهیم کاڵن بە وەزیری ئیطلاعاتی وتووە کە پەکەکە پەیوەندەکانی لەگەڵ ئیسرائیل زۆر چۆتە پێشەوە کە مەترسی هەیە لەسەردا هەردووکمان لە سنوورەکان دووهەمیشەوەی ئیبراهیم کاڵن بە نەزەری من ئەوێ تێبگا گە پەکەکە چەکدابنێ هێزەکانی ئێسنە ناو هێزێکی وەکو پەژاکەەوە لە سنوورەکە یاسنە ناو هێزەکانی هەسەدەوە بۆیە ئێران بێگومان کاریگەری هەیە و ئەم کارتەش لە دەست خۆی نادا هەرچەندە مەسەلەن ئێران بە سادەی ڕایگەیاندووە کە ئەوان پێشوازی لەم پرۆسی ئاشتیەکەن بەڵام لە هەر حاڵدا پێکاکە و تەنانەت هەسەدا جێگە و پێگە و مووقعەتێکن کە لەژێر هەژمونی ئێرانان و هێشتا ئێران بە تەنها یعنی یەک لە خاڵە پۆزتیفەکانی کە لەو منتقای بەدەستیەوە ماوە ئەوەیە جگەلەوەی کە لە سنوورەکە جگەلەوەی کە پەیوەندێکی تاریخیان هەیە بەڵام کاک بە منەمێ قسەیە بکە مەسەلەن تۆ دیقەت بە باسی جەنابەت باسی پرۆسی ئاشتیت کرد مەسەلەن ئێمە چەند نموزەتمان هەیە تۆ باسی ئەوانەی ڤێتنامت کرد پرۆسی ئاشتی باسی زۆر ناکەم باسی ساڵی 2016 کەم بگورێن لای خۆشمان هەیە وتوێش کراوە وفدەی ڤێتنام بینخوا بگورە قسەکە بنێت یەک کاوانە بۆ بکەیتەوە لای خۆشمان وتوێش کراوە بە پێش ئەوی بگەن نەتیجە یەکەم جەلسەنا دووهەم جەلسەکە ڕۆشتون هەدیانە فدام سێ وەرگرت ڕاستەوەە ئەمەش هەیە ڕاست ئەوە دکتۆر فواد ماسووم لە تازەترین بیرۆریەکانی باسییان لێوە کاک عومەر بەڵام تۆرە دیقەت بە حرەکەی فارگ لە کۆڵۆمبیا حیزبی مارکسیلینی کە ئەم باڵە چەکداریەکەی بوو فارگ 1964 چۆتە خەباتێکی چەکداریەوە لەگەڵ دەوڵەتی کۆڵۆمبیا دەستیان کرد بە لە 2012 دەست کرا بە پرۆسەی ئاشتی پێک بێن بەیەکەوە بە ئاگاداری نەرویژیەکان و بە ئاگاداری حکوومەتی کوبە باشە لە 2012 دەستیان کرد بە پرۆسەی ئاشتی بە تایبەتی لە دوای هاتنە سەرکاری خوان مایلوێڵ سەرۆکی تازەی ئەوە زۆر باشە 2012 دەستیان کرد بە پرۆسەکە و کوبا زۆر جددی بوو نوێنەرێکی خۆی تایبەت کرد بۆ کارە وردە وردە پرۆسەکەیان هاتە پێشەوە لە ئەوە دەوڵەت داوای کرد چەک دابنێن ئەوان وتیان زۆر باشە چەک دانین بە مەرحەلە لە قۆناغی یەکەم سە تا چلی چەکەکانیاندانا بە ئاگاداری بانکیمۆنی نوێنەری نەتۆ یەکگرتوەکان باشە لە قۆناغی دووەمە سەتی سیزەکەکانیاندانا بەڵاموتیان پرۆسەکە بزانین گەشتۆتە کوێ دەوڵەت لێبوردنێکی گشتی بۆ فارق دەرکرد و خوانمایان و سەرۆکی کۆڵۆمبیا لەگەڵ تیمیلۆن خنێزری سەرۆکی فارق دانیشتنیان کرد کۆبوونەوە لەسەر کۆمەڵە شت ڕێکەوتن زۆر باشە دوایی دەوڵەتانی تریش هاتنە ناو ئینەکەوە ناو دانوسانەکەەوە مەسەلەن کوبا ڤەنزوێلا
تەنانەت ئەمریکا و ئەوانە وە بە هەمان شێوە حرەکەی فارق وەکو پەکە لە لیستی تیرۆری ئەمریکا ئەوروپا بوو زۆر باشە بە هەمان شێوە ئەو وڵاتانی منتەقەکە پشتیوانی حرەکەی فارکیانە کرد بەڵام بە نەتیجە لە پرۆسەیەکی 4 ساڵی خیان پرۆسی ئاشتی حرەکەی فارک و دەوڵەتی کۆلۆمبیا تا بە ئاکام گەیشت دوایی 8120 پارچە چەکیان هەبوو هەمویان لێوەرگیرایەوە لە قۆناغی سێهەمە 180 چەکەکانیان تەسلیم کرد لەسەر سنووری ڤەنزوێلا بە ئاگاداری بانکیمۆن و سەرۆکی کۆلۆمبیا و سەرۆکی حرەکەی فارک دوجار ڕێکەوتن و لە چواردەی 2016 اتفاقیەکیان ئیمزا کرد بە ئامادەبوونی هەموو وڵاتانی منتەقەکە بە ئامادەبوونی سەرۆکی چیلی و ئیکوادۆر و ڤەنزوێلاوانە تەواو ڕێکەوتن هەموو وەکوتم 130 ئەخیری چەکەکانیان بە ئامادەبوونی نوێنەری نەتەوە یەکگرتووەکان بانکیمۆن و سەرۆکی کۆلۆمبیا چەکانیان تەسلیم کرد دوای ئەوە حرەکەی فارک هات ڕاگەیانێکی داوتی ئێمە لەمە دو خەباتی سیاسیەکەین وە کۆنگرەی یەکەمی خەباتە سیاسیەکان لە بۆگۆتای پایتەختی کۆلۆمبیا ئەنجامدا دوایی چی کرا دوایی بە حزوری وڵاتانە هەردووکیان خەڵاتی نۆبڵیا وەرگرت و شەڕەکە کۆتایی پێ جا بۆ معلوماتی جەنابەت 260,000 کەس لەو شەڕەیە کوژرا بوو 40,000 کەس بێ سەرشوێ بوو 7 ملیۆن کەس ئاوارە ببوو مەسە ئەماسی بەڵام تورکیا ئێستابی خۆلانی کەم ئەمە لە بەرچاو بگرێ و کاک ماندێلا ساڵی 1985 داوایان لێ کرد لە زیندان ئازادی یەکەن ڕەغمی ئەوەی داوا بکە کۆنگرەی نیشتیمانی ئەفریقا چەک دابنێ وتی نایکەم زیندانەوە نەکردیەوە ناکەم ئەبێ ئازاد بم ساڵی 91 ئازاد بۆ بانگەوازی کرد ئەو ژووتی چەکدا نانین تا پرۆسەکە بۆی قسەکەم ئێمە تەجربەی زۆری منتقەکەمان هەیە بەڵام تورکیا هیچ هەنگاوێک نانێ بۆیە ئەوەی کە دکتۆروتی ئەگە 130شی جێبەجێ بکە 120شی جێبەجێ بکە بە نظری من بەڵام تورکیا پێم وایە ئەوێ یاری بکە لەگەڵ بارودۆخەکە زۆرتر پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ئیسرائیل ڕێکاتەوە بزانێ ئەمریکا هەڵوێستی چییە ئەگەر نا پێم وانە زۆر جددی بێ بەڵام قسەکەوەیە کە ئینسان نابێت زۆر ڕەشبین بێ لەم بابەتە ئێمە هیواداری ملەتی ئەمە ملەتی زۆر سەیرە کاگەنوەرکە جەنابی کاکتۆر یعنی سەیرەکەی هەندێک خەڵک ئێستا هەندێک بیرکردنەوە هەیە خەڵک وەکوگونەوە خەڵکی نەتەوەی بیرەکاتەوە یەکتر پێڵێن تۆ کابراایکی نەتەوە پەرستی کاکە ئینسانی ژێردەستە بەچ جۆرە بێ بنەتەوە پەرست تۆ میلەتەکەت هەبێ ئێستا ئەوەی من زۆر لێ ترسم ئێستا من ئێستا لە بەردەمی ئێوەش و لە بەردەم شاشەیە بە هەمووتانیاڵێ من مەترسی ئەوەم هەیە پەکەکە لەسەر فەرمانی عەبوڵاو جالان چەک دابنێ و خۆیان هەڵبۆشێنەوە سبەینێ قەندیل داگیر بکرێت لەلایەن تورکیاوە چۆن عەفرین داگیر کرد چۆن ئێستاکە زیاتر لە 100 پێگەی هەیە لە ناو هەرێمی کوردستانە قەندیل بکات هێزی خۆشی تێنەهێنێ تەنها لۆجستیکی یارمەتیان بدا ئەو هێزە ئیسلامیە توندراوانەیە وەکو جەبهەی نوسرە و چێوچی ئەوانەی کە ئیساکێ بەکارهێنە دژی ڕۆژاوە بەکارهێنێ ئەوانە بێنێ لە قەندیل جێگیریان بکە بۆ ئەبەت قەندیل بێتە تۆڕابۆڕایەکی تر بۆ هەرێمی کوردستان و بۆ هەموو کوردستانیش و هەر چوار پارتی کوردستانیش لە یەکدا ببرێ من ئەمە مەترسێکی زۆر جددیە لە مێشکی منە خەڵک بنێتەوە پەرستم تێگا بە چۆن لە من تێگا من مەترسیەکە و ئەی خەمە ڕوو لەم چاشە بەڕێزەوە لە بەدەن لە حزوری ئێوە من پێم باشە جەنابی کاک دکتۆر کە هەم لە منطقەش نزیکە قەندیل و ئەوانە زۆر نزیکە لێەوە حتا ئێستا بەشێک لە قەندیل بەدەست ئێرانەوەیە یعنیەوە قەندیلیش ئێرانیش هەندێک ناوچەی لە قەندیل داگیرەوە ئایا ئەم مەترسیە لە گۆڕێ یا لە گۆڕێ نییە ئەمە تا چەند ڕێتی ئەچێت تورکیا ئەم جۆرە مامەڵە نامەردانە لەگەڵ عەبوڵاو جالان و لەگەڵ پەکەکە و لەگەڵ خەڵکی کوردستانی شەق ڕاستی کامەر ینی ئەم پەیوەندی نێوان پەکەکە و نێوان تورکیا ئەین لە بەردەم زۆر ئەگەری ئاڵۆز و ئەگەری جیاجادا کراوەیە دەشێ هەندێک ئەگەر ڕووبدا ئینسان بەڕاستی هەربیری لێ نەکرد بێتەوە ڕەنگە ئەمەیەکێ لەو ئەگەرانە بێت کە جەنابەت ئاماژەی پێدەی مەسەلەی ئەم داگیرکردنی قەندیل و چۆڵکردنی ئەم ناوچانە لایەن پەکەوە و هێنانی کۆمەڵی خەڵکی ئایدۆلۆژیستی یاخود ئیسلامی تونتڕە بۆ ناوچەکە و دروستکردنی گرفت و کێشەی گەورە گەورە بۆ ئەم مەنتیقەی لە هەرێمی کوردستاندا لە هەر کاتێکدا کە تورکیا مەبەستی بێ ئەنقەرە مەبەستی بێ و کاتێکی قسەکە بیر نەچێتەوە من ئەمە لە شوێنەکە ئەمەم نووسی هاوڕێک جوابی یاومەتەوە ئەڵێ بە هیچ جۆرێ ئەوە ناکرێت چکە خەڵکی ناوچەکەی لەگەڵ نەبێ ناتوان کەس ئیدارە بکات لە قەندیلە منیش بووە جوابمایەوە حکوومەتی عێراقی 50 کیلۆمەتری بە قوڵایی سنووری نێوان ئێران و تورکیا و عێراقی چۆڵ کرد لە ساڵی 1970 بۆ 91 ئینتیفازەکە نەبووە لێشی بوو
خەڵکیشی لێ نەبوو ئیدارەشیان ئێستا ژێران لە ناو خاچی هەرێمی کوردستاندا ناو خاچ عراقدا 5-6 کیلۆمتر هاتۆتە ژوورەوە یانی ئەمە لەسەر سنوورەکان بنکە و بارگە ئێجگار زۆری داناوە ینی بەڵام بەگشتی ئێمە ینی من لە جاتی ئەم دیوە ئالۆز و یاخود بڵێن ئەم دیوانەی کە بەرەوشکستمان دەبای ببینی ینی دیوی تریشەیە ئێمە پێمان وانە بێت تورکیا هەمان ئەو تورکیای پێش 7 ئۆکتۆبر و ئەوەی کاگەنوەرە ئاماژەی پێدا 8 دێسەمبەرە ینی تورکیاش بەڕاستی ینی لە ناو ئالۆزی ئەو منتیقەدا تووشی گرفتی زۆر گەورە بۆتەوە تووشی قەیرانی زۆر گەورە بۆتەوە ئێمە بەس سیرکەین لە سەردەمی ئاکەپە لەگەڵ هاتنی ئاکەپە تاوەکو ساڵی 2015 لە سەردەمی دەسەڵاتی ئەردۆگاندا تورکیا یەکێک بوو لە 20 پێشکەوتوترین وڵاتانی ئەوروپا لە ڕووی اقتصادیەوە بە مەعیاری یەکێتی ئەوروپا بە پێی پێوەرەکانی یەکێتی ئەوروپا لە دوای ئەوە ئێستا تورکیا تووشی هەڵاوسانێک بووە نمونەی نییە لەم ناوچەیەدا کەواتە تورکیا لە ڕووی اقتصادیەوە یعنی تووشی ئەزمەیەکی ئێجگار قەیرانێکی ئێجگار گەورە بووە نرخی کاڵا و شتومەک لە ناو تورکیادا ئێجگار بەرز بۆتەوە هەموو ئەوانە وا دەکات تورکیا بیر لە ڕێگاچارە بکاتەوە ڕێگاچارە کۆتایی هێنانە بەو هەموو داهات و پارە بێشمارەی کە دەیخاتە شەڕی پەکەکەوە ئەمە لایەنێکشتی لایەنێکی تر ئێمە هەمومان دەزانین مەشروعێکی ئێجگار گەورەی حیاتی هەیە ئێستا مەسەلەی ڕێگای گەشەپێدان هەیە ڕێگای گەشەپێدان ئەگە بە باکووری کوردستاندا بڕات و بچێتەوە ناوەڕاستی تورکیا و بگات بە ئەوروپا پێویستی بە ئەمنیەت و پاراستنی ئەم ڕێگایە هەیە ئەم ڕێگایە بەردەوام لە بەردەم هەڕەشە و مەترسی پەکەکەدا دەبێت کەواتە تورکیا دیسان بۆ پاراستنی ئەم سەرمایە گەورە ئەم مەشروع ئەستراتیژە ئەم ژێرخانە گەورە و بنیاننان و پاراستنی ئەمنیەتەکەی هەڕاکشانی تەبەن ئەمنیەتەکەی ئێجگار گرنگە چۆن پێویستی بۆیە تفەنکانی پەکە بێدەنگ ئەمە یەکێک لەو خاڵانەی تر بێ دەشێت کەوا دەکە ئەنقەرە لە پەکەکە نزیک بێتەوە واتە تەنها پەکەکە نییە پێویستی بە ئەنقەرە هەیە خاڵێکی تر بەڕاستی ئێمە هەمومان دەزانین ئەم جەنگێکەوە ئاماژەتان پێدا من دووبارەی ناکەمەوە ئەم ململانەیە کە لەگەڵ ئیسرائیل هەیە لە ناوچەکەدا مەسلەی سەپاندنی هەژمون کە ئیسرائیل ئێستا بە درێژایی تەمەنی خۆی بۆ ئەندازەیە نەپەڕیوەتەوە بۆ دەرەوەی سنوورەکانی خۆی ئێستا پەڕیوەتەوە ئێستا داوا دەکات کە مافی نەتەوە جیاواز و ئاینە جیاوازەکانی ناو سووریا پارێزراو بێ هەمووشمان دەزانین هەم لە ڕووی جوگرافیا و هەم لە ڕووی هەژمونی شەوە ئێستادا تورکیا دەوڵەتی یەکەمە لە ناو سووریادا لە دوای ئاڵوگۆڕەوە ئیسرائیل ئێستا هاتوۆتە ناو ململانێکەوە وەکو هێزیێکی گەورە کە ئەمریکا لە پشتیەوەیەتی بۆ مەترسی دابەشبوون هەیە ئەم دابەشبوونە ئەمەی کاگەنوەر ئاماژەی پێدا یعنی ئەم قسەی ئەردۆگان کە لەگەڵ سەفیرەتیانی لە ئەنقەرە کردوویەتی بەڕاستی ئەمە کە دەڵێ ئێمە وەکو 100 ساڵی تر جارێککە ناهێڵین ئەم دابەشبوون و پارچەبوونە ڕوودا لە ناوچەکەدا واتە مەترسیەک هەیە لە ناو سایکۆلۆژیا و شێواز و فۆرمی بیرکردنەوەی ئەردۆگاندا لە ڕووی سیاسیەوە کە هەمیشە گازی لێ دەگرێت هەمیشە دەیترسێنێ هەمیشە ئازاری دەدا ئەوش چیە مەترسی دابەشبوونە مەترسی هەژمونی ئیسرائیل ئەمریکای لە ناوچەکەدا ئێمە بیرشمان نەچێت لە ئەیلولی ساڵی ڕابردوو ناتەنیاهو لە ناو کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتوەکاندا نەیشاردەوە باشکرا گوتی ئێمە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕسم دەکەین ڕسمی نەخشەی ڕۆژهەڵاتی ڕسمکردنەوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست واتە دروستکردنەوەی ئیسرائیلی مەزن واتە بەپێی پرۆژەی ئیسرائیل دەیەوێت لەم زیندانە بچووکە لەم لاکێشەیە نەخشە لاکێشەیە دەربازی بێت چۆن ئەگەر لە بیرمان بێت لە دوای هاتنی ترامپ گوتی نەخشەی ئیسرائیل لە نوچی پێنووسەکەم دەچێت یعنی هێندە بچووکە چۆن ئەمە دەربازیکەین ئەنی ئەمە قسەی ترامپە چۆن دەربازیکەی لەمە لێرەوە پێویستی بە پەلاماردە ئێستا چۆتە جۆلان ناو دروزەکان لە باشووری سووریا چۆتە یەکێک لە بەرزترین شاخەکانی نزیکی جۆلانە کە شاخی حرمۆنی پێڵێنەوەجان جەبەل الشێخ عەرەبەکان جەبەل الشێخ ئەم شاخە دەتوانێت 70 کیلۆمەتر بە چواردەوری خۆی کۆنتڕۆڵ بکات لە ڕووی ئەمنیەوە کە ئەمە خەونێکە بۆ ئیسرائیل ئیمکانی نییە جارێککە جێی بێڵێت ئەم ناوچەیە جێی نەکەواتە هەموو ئەوانە زەنگێکی مەترسیدارن بۆ ئەردۆگان کەوا دەکات هەوڵدا سەنگەری ناوە بەهێزکاتەوە یعنی کێشە و قەیرانە ئەمنیەکانی ناوە لانی کەم کاتەوە چەندی دەتوانێت واتە چەند پەکەکە پێویستی بەهێزەوە خاڵێکی جەوهری تریژ ئەمە بیرمان نەچێت لە 100 ساڵی ڕابردوودا لە دروستبوونی دەوڵەتی مۆدێرنی تورکیاوە تاوەکو ئەم چرکە ساتەی کە مەسەلەی پرۆسی ئاشتی هاتووەتە ئەم هەنگاوە پرۆسی ئاشتی هاتووەتە پێشێ لە تورکیادا یعنی وای کردووە کە میتۆدی جەنگ میتۆدی هێز نەیتوانیوە تحقیقی ئەو ئامانجانە بکات کە تورکیا بەدواوەیەتی و پەکەکەش بە هەمان شێوە بۆیە ئەمەش دیسان جارێککە وا دەکات کە پێویستی دوولایەنە بەیەکتری وا دەکات لەسەر مێز دابنیشن من بەرنامەکە زۆری نەماوە من قسەی کۆتایی خۆم بەم شێوەیە یەکەم ئێوەش هیوادارم لە کەمتر لە دقیقا قسەی خۆتان من بە بۆچوونی من عێراق جەنگی عێراق ئێران جەنگی خەلیج
خەلیجی یەکەم و دووەمیش هۆکارەکەی کورد بوو نەدانی مافەکانی بوو نەسەلماندنی مافەکانی بوو ئەوەی کە ئیسا تورکیا پێوەی گلاوە هەر نەدانی مافەکانی خەڵکی کوردی تورکیا کێشەیەکی نییە یعنی تەنها ڕەگەزپەرستی و بەڕاستی یعنی عونجەهیەتی داگیرکەرانی کوردستانە سووریا بە هەمان شێوە عێراقیش بە هەمان شێوە عێراق ئەوەی تێکەوتۆ ئێستا دەرەنجامی شەڕە یەک لە دوایەکانە لەگەڵ خەڵکی کوردستانە کردوێتی بە بۆ چوونی من ئەبێتر هەم عێراقیەکان هەم ئێرانیەکان هەم فارسەکان هەم تورکەکان هەم عەرەبەکان بیر لەوە بکەنەوە کە میلەتێک هەیە لەم مەنتیقەیە کە ئێوێ هەمیشە بەرابچووکی هەرچیان لەم سێنەتەوانە بووە ئەوانیش وەک مرۆڤ براگەوری خۆیان بپارێزن و مافی خەڵکی کورد بدەن بۆی لەم کێشە و گرفتانە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتوۆتەکەیەوە بێ من هیوادارم ئەوانە بیرکەنەوە ئیتر بەسی بێ چەسانەوەی ملەتی کورد حەزەکەم جەناب من پێم وایە ینی کەس گرە و لەسەر کۆتایی هاتنی شۆڕشی خەڵکی کوردستان لە باکووری کوردستان نەکە ئەم شۆڕشە کۆتایی پێ نایە بۆ پێکەکە یەکەم خەبات و تێکۆشانی سیاسی نییە لە باکووری کوردستان ئەوی جەنابی مەترسی قەندیل لای جەناب هەیە ئەو مەترسیە هەیە بەڵام ناتوانێت سەرکەوتوو بێ زانی پەکەکە کاک بەهۆی نکۆڵیکردن وەکو خەلیل ئاتاجەڵێ بەهۆی نکۆڵیکردن لە بوونی گەلی کورد دروست بوو ئەمە ئەوی جەنابی شوتر لە دوای دەورانی 1975 و ئەو هەرسەی بەسەر شۆڕشە هات و دەرەنجامی ئەو گەل لە کۆمەکی ناوچەیە مەسەن دوایی بە پێچەوانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لەدایک لەبەرەوە بە ئەوە پێکاکە بەگرتنی ئەبلا ئۆجالان بە قووەتر بوو و لەم پرۆسی ئاشتێشە ئەگەر تورکیا نێتی نەبێ پرسەکە بە جددی چارەسەر بکە پێکەکە بە قووەترە بێ و تورکیا ناتوانێت بە شەڕ و شۆڕ ئەم حرەکەتەی لە باکوور هەیە لە ناوبەرێ و دوایی بە نظری من یەکێ جگە لەو ئامانجانە ئامانجێکی گرنگی تورکیا لە دەستکردپێکردنی پرۆسی ئاشتی لەگەڵ پێکەکە ئەوەیە کە ئەوێ ئەزمموی ڕۆژاوی کوردستان لەناو ئەو هەژمونەی کە دکتۆر و جەناوی باشکن هەژمونی ئیسرائیل و ئالگۆڕ دەم بە جەنابی کاکتۆر من پێم وایە ئومێدمان بە پرۆسەکە هەبێت تا ئەندازەی ئەوەی کە تورکیا بتوانێت هێندی هەنگاو بێتە پێشێک بە قازانجی دەوڵەت بێ هەمان کات بە قازانجی کوردیش بێ هێندێ مافی کللتوری و مافی سیاسی و مافی خەباتی مەدەنی بۆ کوردابیم بکە لە ناو تورکیادا و تورکیا دەبێت ئەزمموی ئەوەی وەرگرتە بێ لە 100 ساڵی ڕابردوودا کە دەوڵەتی تاگنێت لە وڵاتێکی فرێنێتەوەدا لە جوگرافیایکی فرێنێتەوەدا دەوڵەت مۆدلی دەوڵەتی تاگنێتەوە نەیتوانی و مۆفق نەیتوانی وەسەرکەوتور بێ بۆیە تاکە ڕێگا چارە بۆ ئارامی دەوڵەت لە تورکیادا دانانە بە مافی زۆر سپاس بۆ بینەرانی عزیز بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی دیالۆگ هیوادارین توانی بێتوان تیش بخەینە سەر گۆڕانکاریەکانی ناوچەکە و پرۆسەی ئاشتی لە ناوچەکە زۆر سپاس بۆ ئێوەش